خاتو نیگار عینایەتی کە بەڕێزیان کاندیدی پارتی سوورن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی نەرویژ لە شاری یەسهەیم لە نەرویژەوە لەگەڵماندایە بۆی کە گفتوگۆ لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی نەرویژ بکەین. خاتو نیگار سڵاو لێبێت و ئەم کاتت باش با سەرەتا بزانین تۆ وەک کوردێک چۆن بوو بیرت لەوە کردەوە کە خۆت کاندید بکەی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی نەرویژ؟ بەڵێ سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی هێژاتان. بێگومان ئەرمانجی من بۆ ئەوەی کە خۆم کاندید بکەم بۆ پارلەمانی نۆروێژ ئەوە بوو کە بتوانین دەستکەوتێک دەرفەتێک بەدەست بێنین بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی زیاتر بە دۆزی گەلەکەمان بە دۆزی نەتەوەکەمان بکەین و بتوانین ببینە پشتیوانێک بۆ دەنگی کەمکراوی گەلەکەمان بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا و لە هەمان کاتیشدا یەکێک لە پرۆژەکانی من ئەوەیە کە بتوانین کار بکەین بۆ سەقامگیرکردن و دانپێدانان بە ستاتۆی ڕۆژئاوای کوردستان لە هەمان کاتیشدا سەقامگیرکردن و پتەوکردنی پێگەی باشووری کوردستان و بتوانین ببین بە دەنگی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێستاکەش کە لە سەردەمی سەرەتای ژن ژیان ئازادی سەرهەڵدانی ژن ژیان ئازادیش نزیک دەبینەوە. بێگومان ئەوە لێرەدا ئەم خۆکاندیدکردنە دەرفەتێکە بۆ ئەوەی کە بتوانین ببینە دەنگی گەلەکەمان لە نێو پێگە سیاسیەکانی وڵاتانی ڕۆژئاوای. باشە، لە ناو پارتەکەی خۆتانە کە پارتی سووری پێ دەڵێن، تا چەند ئەمەی کە تۆ باسیەکەی، تا چەند ئەم بۆچوونانە یاخود ئەم هەنگاوانی کە باسیەکەی بۆ ئەوەی کە لە داهاتووە ینی تۆ بیگریتە بەر لە نێو پەرلەمان ئەگەر لە پەرلەمان دەرچوویت یاخود لە هەڵبژاردنەکە دەرچوویت، تا چەند حیزبەکەی تۆ باوەڕی بەمە هەیە؟ بەڵێ بێگومان کارمان بۆ کردووە لە نێو حیزبەکەی خۆماندا بەتایبەتی لە نێو کۆنگرە و کۆبوونەوەکانی حیزبەکەماندا کار بۆ ناسینی ستاتۆی کورد کراوە و هەروەها جێنۆسایدی کوردان بە ڕسمیەت ناسراوە. لە هەمان کاتیشدا کار دەکەین بۆ ئەوەی کە جێنۆساید و قەتڵ عامی هەڵەبجە شەنگال هێرشی شەنگالیش بە جێنۆساید بناسرێت. لە هەمان کاتیشدا کار دەکەین بۆ ئەوەی کە شیمیای بارانی سەردەشتیش لە ڕۆژهەڵاتی کوردستان و کوشتاری هەموو قەڵاتانیش بە ڕسمیەت بناسێ. حیزبەکەی ئێمە کە پارتی سوورە بۆ خۆی دانی بەوە داناوە پشتیوانی دۆزی گەلی کوردان هەر لە سەرەتای دروستبوونیەوە یەکێکە لەو حیزبانەی کە زۆر بە شێوازێکی کارایی زۆر ئاکتیڤ پشتیوان بووە و هەردەم لە هەر دەرفەتێکدا دۆزی کوردی لە نێو پارلەماندا لە دەروی پارلەماندا بە ڕۆژەف کردووە و لەستەری هەڵوێستی دواندووە. تەنانەت کاندیدەکانی پارتی سوور بە شێوازێکی زۆر ئاکتیڤ لە هەموو هەلومەرجێکدا کەڵکیان وەرگرتووە بۆ ئەوەی کە مژاری کورد بە ڕۆژەف بکەن و ئەوەش خوشحاڵیە. بێگومان زۆر کاری دیکە زۆر پرۆژەی دیکەمان لە بەردەستدا کە بیکەین و ئەوەش پێویستی بە ڕێخستنکردنێک و هەروەها پلاتفۆرمێکی هاوبەشی نێو ماڵی کوردیش هەیە کە بتوانین هەم لە نێو پارلەماندا و هەم لە دەرەوەی پارلەمان بتوانین هێزی کورد ستاتۆی کورد باشتر و سەقامگیرتر بکەین. باشە، کۆمیتەیەک یاخود بڵێن شوێنێکی هاوبەش، ڕێکخراوێکی هاوبەش، کۆمیتەیەک لە نێوان ئێوەی کوردانی نەرویژ پێکهێنداوە، چونکە ئەوەی کە هەیە 8 کورد لە پارچەکانی کوردستان بە جیاوازی بڵێن بیر و بۆچوونەکانیان بەشداری ئەم هەڵبژاردنە دەکەن. هیچ شتێک هەیە ئێوە کۆ بکاتەوە لەسەر یەک بۆچوون یاخود هەمووتان ئەگەر لە کۆمیتەیەکە کۆ ببنەوە و تەنانەت ئەگەر لەسەر چەند خاڵێکی کەمیش بێ کۆک بن بۆی کە لە داهاتوی پەرلەمانی وڵاتە ئیشی لەسەر بکەن؟ بێگومان ئەوە جگەی دڵخۆشی ئەوەی کە کوردەکان توانی ویانە ئاوێتەی سیستم ببن و بتوانن متمانەی حیزبەکانی خۆیان بەدەست بێنن و بێن لە وەکو کاندیدە سەرەکیەکان و لە ئاستێکی سەرەوە بەربژێر بن بۆ پارلەمان بۆ ئەو کێبڕکەیە. ئەوە جگای خوشحاڵیە. بەڵام ئەوەی کە بتوانێت لە یەک نزیک بکات و بێگومان ئێمە لە کەشەوەیەکی هەوایەکی دیموکراتیکدا لە نۆروێژدا دەژین و نۆروێژ وڵاتێکی پلورالیستیە کە زۆر حیزب و لایەن و بیرۆکە و ئایدۆلۆژیای جودا هەیە و هەر یەکی تێدەکۆشێت بۆ ئەوەی کە حیزبەکەی خۆی بەرەوە پێشەوە ببات. بەڵام ئەوەی کە دەرفەت هەیە بۆ ئەوەی کە بتوانن کوردەکانیش هێزێکی خۆیان توکمەتر بکەن
ئێمە گرروپێکەیە لە نێو پارلەماندا بە نێوی دۆستی کورد کە لە سەرەتای ساڵی 2000ەوە بە شێوازێکی ئاکتیو دامەزرا بوو ماوەیەک بەداخەوە پاسیو بوو بەڵام لەو چەند ساڵی لەو 4 ساڵی ڕابردوودا خەریکە بە هیمەتی و بە حەولی زۆر یەک لەو هاوڕێیانە خەریکین چالاکتری بکەنەوە و ئەگەر بتوانین ئێمە کاندیدی کورد بنێرینە پارلەمان ئەو کۆمیتەی دۆستی کوردیان کۆمیتەی پشتیوانی کوردان بتوانین ئاکتیڤتر بکەینەوە بێگومان دەتوانین زۆر یەک لە دۆزی کورد و پرسی کورد لە نێو پارلەماندا بە شێوازێکی ئاکتیڤ بخێنە ڕۆژەبەوە و کاریشی بۆ بکەین بۆ ئەوەی کە سیاسەتی دەوڵەتی نۆروێژیش هەڵوێستێکی باشتری هەبێت بۆ پرۆسەکان و بۆ ئەو مژارانی کە باسم کرد هەم سیاسەتەکانی و نزیکایەتەکانی لە ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان وە بۆ پارچەکانی دیکەش ئێمە دەتوانین مەسەلەن مژاری ئیعدام زیاتر بە ڕۆژە بکەین کە لە ئێراندا بەداخەوە ئێستاکە کۆماری ئیسلامی ئێران بەش ماشێنێکی سەرکوبکرد بە ماشێنێکی ئیعدام خەریکە گیانی گەنجەکانی ئێمە دەستێنێت بێگومان ئێمە دەتوانین زۆر مژاری دیکە بۆ دۆزینەتەوەی دەتوانین هاوبەشانە ببینە دەنگی گەلەکەمان و کاریشی بۆ بکەین. باشە پرسێکی ترکە گرنگە لە هەموو وڵاتانی ئەوروپا ئەم پرسە لە ڕۆژاوا ئەم پرسە زۆر گرنگە لە ڕۆژاوای مەبەست وڵاتانی ڕۆژاوایە دایمە کە باسی هەڵبژاردن دەکرێەوە کورد بەشداری تێدا دەکا پرسی پەنابەران دێتە پێشەوە هەرچەنە ئەوەی لای هەمومان ئاشکرا نەرویژ لەم پرسەیە زۆر توندە ینی کەمترین پەنابەر وەرەگرێ و کەمترین خەڵکیش پێم وایە لەم ساڵانەی دوایە ڕووی تێدەکا بەڵام بۆ ئەم پرسیان چیتان کردووە؟ لە ئێستادا دەتوان بڵم کێبڕکەیەکی زۆر دژوار هەیە لە بینی بلۆکی چەپەکان و بلۆکی ڕاستگەرەکان کە یەکێک لەم مژارانش مژاری پەناپوازەکان دێنە ڕۆژەوەوە و بەداخەوە توانیویانە تا ئاستێک لەسەر ئەم سیاسەتە مانۆڤر لێ بدەن بەڵام مژاری پەناخواز لە ڕاستیدا ئەوە فقط بیانوویەکە چونکە هێرشیان ئەو بژمی ڕاستگەرایی ئێستاکە لە ئەوروپادا هەیەەوە بە تایبەتی خەریکە نۆروێژیش دەگرێتەوە زیاتر ئەوەی کە خەڵک متمانەی خۆیان لە لیبراڵەکان ینی ئەو پارتی سوسیال لیبراڵەکان خەریک لە دەست داوە و چونکە نەیانتوانیە ئەو سۆزەی کە داویانە بە خەڵک ڕابگرن و لە بەرژەوەندی ئابووری خۆیان و بەرژەوەندی گروپێکی بچووکی بازرگانەکانە لە بەرچاو گرتووە و ئەوەش وای کردووە کە هەندێک سۆزی خەڵک بۆ لای خۆیان داڕابکێشن بەڵام بەداخەوە نازانم ئێوە تا چەندە ئاگادارن 2 هەفتە لەمەوبەر کچێکی خەڵکی ئیتیوپیا کە مسلمان بەڕەچەک مسلمان بوو لێرە لە نۆروێژ کوژرا لەلایەن ڕاستگەرەکانەوە و ئەوەش هەندێک ئەحساساتی خەڵکی نۆروێژی وروژاند بەڕاستی لێرەدا بە شێوازێکی زۆر توند ئەم تەوژمی ڕاستگەرەیە شەرمەزار دەکرێت و خۆشبەختانە ئەوەی کە دەبیندرێت لەم کێبڕکەیەدا و بە پێی ڕاپرسیەکانی کۆتاییشدا چەپەکان ئێستاکە لە پێشن و کار بۆ ئەوەش دەکرێت کە گۆڕانکاریەکی بنچینەی لەنێو کۆمەڵگادا پێش بکەوێت بتوانێت خزمەتگوزاریەکی باشتر بۆ خەڵک دابین بکرێت کە ئەم بیرۆکەی ڕاستگەرەیە بتوانن زعیفتر بکەین و لاواستر بکەین. باشە من شتێکم خوێنەوە لەسەر نەرویژ و لەسەر ینی پێش ئەم هەڵبژاردنە کە لە نێو خوێندنگەکاندا جۆرێک لە هەڵبژاردنەکرێ و نوێنەریان تێدا دەستنیشانەکرێ کە بێگومان حیزبەکان کاریگەریان لەسەر ئەمە هەیە و ئەڵێت ئەگەر لەم هەڵبژاردنەیە یعنی ئەوەی کە ئەگەری بردنەوەی هەبێت لە هەڵبژاردننی ناو خوێندنگەکاندا ئەمەش بۆ خۆی ئەکرێتە تا ڕادێک پێوە بۆ بردنەوەی حیزبەکان لە هەڵبژاردننی پەرلەمان ئەمە چۆنە ئەم ڕێکارە؟ بەڵێ ئەوە ڕاپرسیەکێکە لە بینی گەنجەکاندا دەکرێت ئەوانەی کە 16 ساڵ بۆ 18 ساڵ بۆی کە بتوانن ئەو گەنجانەش ئامادە بکەن و ئاشنایان بکەن با ڕەوتی سیاسی و ئەو ململانە و کێبڕکەی سیاسیانەی کە لە ئارادا دێت وە بۆ هەڵبژاردنەکان 2 ساڵی دیکە هەڵبژاردننی کۆمۆن هەیە و ئەو گەنجانە بتوانن بە شێوازێکی زانستیانە و بە پێی خوێندنەوەی ڕاست بتوانن حیزبەکان هەڵبژێرن بە دەنگی خۆیان بە متمانەی خۆیانیان پێ بدەن و ئەوەی کە دیار بوو لە هێندێک شاردا نەک هەموو لە هێندێک مەکتەبدا ڕاستگەرەکان دەنگی زۆری نەیان هێناوە ئەوەش بە هێندێک هەر بەکوکتم وروژاندن و ینی سیاسەتێکی تۆزێک قاپاندن
لە نێو گەنجەکاندا چونکە ئێمە دەزانین گەنجەکان سەرماییان نییە بەڵام ئەوەی کە ڕاستەکان خەریکی نوێنەرایەتی دەکەن بۆ کەمکردنەوەی زەکات و ماڵیات بە تایبەتی بۆ چینی بازرگانان یان چینی بورژوا ئەوانەی کە داهاتێک یەکجار زۆریان هەیە ئەوانە دەیەوێت سکاتەکان کەم بکرێنەوە و بەو شێوازە ئەو گەنجانیان هاندا بەڵام ئێمە کە ڕەوتی چەپەکان داین و وەکو پارتی سوور لەو بڕوایە داین کە ئەوانەی کە داهاتیان زیاتر لە 800,000 کۆنەهۆیە پێویستە کە سکات بدەن و ئەم سکاتە دەگەڕێتەوە بۆ بەشی خزمەتگوزاری بە خەڵک بەگەل مەسەلەن ئێمە لە بواری کەرتی تەندروستیدا بەلاشە لە بواری کەرتی خوێندندا بەلاشە و زۆر خزمەتگوزاری دیکە بۆ نەخۆشەکان بۆ ژنان بە تایبەتی مژاری دیکە و بە تایبەتی ئێمە دەزانین ئێستاکە ئەو بەهۆی ئەو هەڵاوەستانی ئابووریشەوە کە هەیە ئەوانەی کە داهاتیان زیاترەوە لە چێکی بورژوان بتوانن زیاتر سکات بدەن بۆ ئەوەی کە خزمەتگوزارێکی باشتر بێت پێش. باشە من دوا پرسیارم بۆ تۆ خاتون نیگارەوەیە ئەمێ بزانم بۆی خەڵکی کوردستانیش بزانێ بۆچی ناوتان پارتی سوورە و ئەو ئامانجانەشی کە پێشووتر هەتان بووە مەبەستمێ ئەو ئامانجانی لە هەڵبژاردنەکانی پێشوو هەتان بۆ چه ئامانجێکتان بۆ زیاد کردووە لە ئێستا یاخود چ بەڵێنێکی ترتان زیاد کردووە بۆ دەنگدەرانتان؟ بەڵێ پارتی سوور وەکو ئایدۆلۆژی ئێمە سوسیالیستین و سوسیالیستێکی ڕادیکاڵ خۆمان پێ ناسڵ دەکەین و هەدەفی ئێمەش خزمەتگوزاری خۆشگوزەرانی باشتر بۆ هاوڵاتیانە لە هەمان کاتیشدا ئێمە داوای ڕفاحێکی کۆمەڵایەتی مافی بەرابەر و یەکسانی خوازی دەکەین و لە کەرتی تەندروستیشدا ئێمە لە بەشی ددان کە ناکەوێتە بەشی خزمەتگوزاری تەندروستی ئێمە کار بۆ ئەوە دەکەین کە خزمەتگوزاری و کەرتی تەندروستی بەشی ددانیش بکەوێتە سەر خزمەتگوزاری بەلاشکی دەوڵەت ئەو ئەرکێ بکرێتە سەرشانی خۆی لە هەمان کاتیشدا بۆ ئەو قەیرانی ئابووری کە هەیە پرۆژەمان هەیە کە چۆن بتوانین ئەو هەڵاوستانە بتوانین بەرەنگاری ببینەوە و داهاتی خەڵک توانای کڕینیان باشتر ببێت و ژیانی خەڵک ئاسوودەتر و باشتر بێت ئەوانە هەمووی بەڵێنهایەکن کە ئێمە بە خەڵکمانداوە و خۆشبەختانە لە کۆتا ڕاپرسیەکانیش ڕێژەی متمانەی خەڵکیان باش بووە بۆ واتایە کە ئێمە 3% بۆ 4% زیادمان کردووە کە ئەگەر بە پێی کۆتا ڕاپرسی بێت 12 بۆ 15 پارلەمانتار دەتوانین بنێرینە نێو پارلەمانی نۆڕێژ. دەستەکانە خۆش بێسپاس بۆ نیگار عینایەتی کە کاندیدی پارتی سوورە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی نەرویج سپاس دەکەین کە لەگەڵمان نبووی.